لە ئیدارەی سربەخۆی سۆران پرسە بۆ ئەو 6 پێشمەرگەیە دانرا کە بەهۆی هێرشی موشەکی ڕژێمی ئێرانەوە گیانیان لەدەستدا. بە گوتەی بەرپرسانی هەرێمی کوردستان، ڕژێمی ئێران دانی بەوەدا ناوە کە هێرشەکە بەهەڵە ئەنجام دراوە. بەڵام ئێران بە فەرمی ئەوەی ڕانەگەیاندووە. بەپێی زانیاریەکان هیچ گەرەنتیەکیش وەرنەگیراوە کە ئەو هێرش و دەستدرێژیانە دووبارە نەبێتەوە. بەڕاستی هێرشێکی زۆر ناڕەوا و بە هێرشێکی زۆر نامرۆڤانە بوو. پێشمەرگە لە حاڵەتێکی شەڕدانە بوو لەناو بارەگایەکانی خۆیان بوو. ئەو پێشمەرگان زۆر بەناحەق شەهید کران. ئەوان دانیان بە هەڵەکەی خۆیان داناوە هیوادارم بە هەڵە کرات بە ئەنقەس نەکراوێتن و بە ئامانزگرتنی پێشمەرگەش بەڕاستی دژمنانی کورد دەزانن ئەو ئەمن و ئاسایشێکە لە هەرێمی کوردستان هەیە سەرچاوەکە دەگەڕێتەوە بۆ هەبوونی پێشمەرگە. موزەفەر قادر باوکی کەیوانە، یەکێک لەو پێشمەرگانەی کە لە هێرشە موشەکیەکەی ڕژێمی ئێران بۆ سەر پێشمەرگە گیانی لەدەستدا. موزەفەر لە ساڵی 2014 لە شەڕی داعش بە سەختی بریندار بوو، قاچەکانی لەدەستدا. لەم جەنگەشدا کەیوانی کوڕی. ئەمە لە کاتێکدایە کە پێشمەرگە بەشێک نەبووە لە جەنگەکە. لە شەڕ داعش بریندار بووم، کوڕیشم بە ئەوەی چ بە موشەکی ئیرانی پێیان لە ئەوەی لۆ پێشمەرگەوێ قەت چۆک دانەدەن بە 2 نەفەر بە 3 نەفەر بە 4 نەفەر بە 10 نەفەر ئەنفالچیان پێ نەکرد. ئەو هەموو لە ئەنفالێ چون هەکو هەست زیاد بوو. ئەو هەموو چیمیا باران کرد کورد هەری زیاد کە بنابی چۆک دانەدەن و هیچ شتێکی. لە سەرەتای جەنگەوە حکوومەتی هەرێمی کوردستان ڕوون و ڕەوان و ئاشکرا گوتوویەتی ئێمە نابینە بەشێک لەم جەنگە، ڕێگەش نادەین لە سنوورەکانی ئێمەوە مەترسی بۆ سەر وڵاتانی دراوسێ و ناوچەکە دروست بکرێت. بەڵام بێ گوێدان ئەم هەڵوێستانە ڕژێمی ئێران خۆی و گروپە هاوپەیمانەکانی لە عێراق بەردەوامن لە ئاراستەکردنی درۆن و موشک بۆ سەرخاکی هەرێمی کوردستان. لە ماوەی مانگێکدا ڕژێمی ئێران 442 هێرشی موشەکی و درۆنی بۆ سەر هەرێمی کوردستان ئەنجام داوە. یەک ئاسایش و 6 پێشمەرگە لەو هێرشانەدا گیانیان لەدەستداوە. 87 کەسی دیکەش بریندار بوونە. هونەر ئەحمەد، دەنگی ئەمریکا، ئیدارەی سربەخۆی سۆران.